ئەم سیاسەتەی کوردیە بەڕاستی یعنی دەستی لە ناو تێکدانی هەموو پەیوەندی هەموو بوارە و ژیانی خەڵک کردووە. یەکێکیش لەو بوارانە بواری پەیوەندی خێزانیەکانە. ئەوەی من بمەوێ بیکەم ئەوەیە یاسا دەرکردنی یاسایەکە ئەمە بڵین بۆ عێراق هەموویشی گونجاوانی لەسەر بڵین باکووری تا باشووری دانانی یاکردنەوەی چەند هینێکە بڵین نووسنگەیەکە بەڵێ مەکاتیبێک و نووسنگەیەکە بۆ ڕاوێژکاری خێزانی بۆ بڵین ڕاوێژکاری نێوەنگیری ژن و مێرد. ئەمە زۆر بابەتێکی گرنگە بۆ کەمکردنەوە لەو کاریگەریانەی کە سیاست کردوێتی لە ناو خێزانەکان بەتایبەت لە خێزانی ئەتوانرێت بڵین ئەتوانرێ بەرنامە یان با بڵین پرۆژە یاسا تەقدیم کرێت بەوەی کەەوە چاکسازیەک لە کاروباری کۆمەڵایەتیا بکرێت. بێگومان ئەو کردنەوە ئەو مەکتەبانەش ئەو نووسنگانەش لە ڕێی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوەیە.